لە دەربەندیخانەوە سڵاوتان لێبێت و ئەم کاتەتان باش. ئەمڕۆ لەگەڵ بەڕێز بەختیار عەبدوڕەحمان قەیمقامی دەربەندیخان پێکەوە هاتووینەتە ماڵە هەژارێکی دیکە بۆی لە نزیکەوە گوێبیستی چیرۆک و ژیانی ئەوان بین، بزانین لەم ماڵەدا چی دەگوزارێ و چۆن ژیان دەکەن. کاک بەختیار، سەرەتا سوپاسە دەکەم بەوەی کە لە بەرنامەی میوانی تۆین بەشداریت. خات و پەخشان دەمەوێت سەرەتا بێمە لای بەڕێزت و دەستکی بە گەڕانەوەی چیرۆکی ژیانی تۆ، ئەندامانی خێزانێکی تۆ لە چەند کەس پێک هاتووە و ئایا چەندیان نەخۆشن یاخو چەندیان خاوەن پێداویستی تایبەتن؟ بەڵێ، ئێمەش سەرخێزانین، 6 مناڵم هەیە، دانەیەکیان ساق و 5یان نەخۆشە، گەلە نەخۆشی دڵ، نەخۆشی چاو، خۆشم نەخۆش زراو، زەخت، هاوسەرەکەیشم چاوی ناوی نابووە بە نێشەکرەی، هەموو تر ئەمانە پێداویستی تایبەت و زۆر کرێکی هەر 6 مانگ لە خانوویەکان لەبەر بە کرێچەتی دەریان کردوین. داوا لە خێرخوازان و سەرمایەدارانەکەم ڕزگارمان کرد لەم کرێچێتیە ئەو یعنی لە چەند ڕێکخراوێکەوە من بسلێمانی و ئەم سەرەوە سەری ناڵەکانم نەخۆشیانن لە چەند ڕێکخراوێکەوە یارمەتیم ئەدەن، ئەمە بۆ سلێمانی مناڵەکان مەگەێنە ئەوێ یارمەتی دەرمن ئەوان بە هەموو شێوێ. سەرمایەداران و خێرخوازان داوای یەکەم لەسەر ئەم کرێچەتی ڕزگارم کەن، زۆر سوپاسیشیانەکەم. منداڵەکانت ئەوانەی کە نەخۆشیانە پێما بێ منداڵێکیشە ئۆتیزمێتی تا چەند قورسە بەوەی کە خۆشە تەندروستیت زۆر باش نییە، بەڵام منداڵێکی ئۆتیزمە هەبێ چۆن کارەکانی ڕۆژانەی خۆت بەجێ ئەگەێنی و چۆن ئاگاداری ئەو منداڵەشە دەبی؟ بەخۆ کارەکانی ڕۆژانەمەکەم، منداڵەکەش لە لای خۆمان دەرگای لەسەر کلی لەدەم، زۆر ناڕەحەتم، جوڵەیەکی زۆرە یعنی بچێتە دەرە لە کۆڵان شەڕەکە، یعنی کێشم بۆ دروستەکە منش لەبەر ئەوەی زۆر ناڕەحەتم، ینی ماگانە ینی 200,000 بۆ تەمرینی مێشکێتی هەموو مانگێک، زۆر ناڕەحەتم، سەرەڕای ئەویشە کرێچێتی توانای لێ بڕیم و داوا لە خێرخوازانەکەم ڕزگارم کرد لەسەر ئەم کرێچێتی. ئەو منداڵت کە دەڵی هەموو مانگێک 200,000 دەوێت بۆ تەمرینی مێشکی، باشە چۆن ئەو پارەیە دابین ئەکەن لە کاتێکدا خۆت و هاوسەرەکەشت کار ناکەن؟ ڕێکخراوەکان نۆڵە، ڕێکخراوەکان یارمەتی مەدەن، سەرمایەداران یارمەتی مەدەن، ئەوان پارەکەم بۆ ئەدەن، ئیسا ئەوانی تر کوڕەکەم دەرکردێ و ناتوان. ڕەنگە ئێستا لای بینەرانیش ببێتە پرسیار بۆ چاوەڕێی ئەو بکەی خێرخوازان هاوکاریت بکە، خۆت یا خۆت هاوسەرەکەت بۆ کار ناکەن، هۆکاری چییە؟ چی بۆتە بەربەز لە بەردەم ئێوە کە نەتوانن خۆتان ئیشێک بکەن؟ وڵای مێر دەکەم لەبەر ئەوەی کە وتم پێ چاوی نییە، توانای نییە، گورچیلەی شەکرەی زۆر مانووە، زۆر ناڕەحەت، خۆشم بەردی زراو، زەختە، ڕەبۆش لەگەڵیاتی، حتا توانام بوو توانام نییە بە هیچ شێوەیە. پێشتریش ئیشت نەدەکرد؟ پێشتر نانوشتمە کرد، ینی نانی ماڵانمە کرد، پاچەوشتمە کرد، ئەوانەمە کرد، بەڵام ئیسا دکتۆرێتی بە هیچ شێوە بەمانوو نەبی، هەموو مانگی سەردانی دکتۆرمەی. کاتێک کەنانت بۆ ماڵان دەکرد بەوەی کە منداڵێکی ئۆتیزمەت هەیە، چۆن ئەو توانی ئاگاشە لە مناڵەکەت بێت؟ مناڵەکەم لای خۆمادا ئەنا دەرگای حەشەم لێ کلیل ئەدا، حتا کۆنا ئازێتی ئەدام، لە ڕاستیە زۆری ئازێتیدام، بەڵامی تر چارم نەبوو، ئازێتی ئەدام، ناتوانانی بینێریتە کۆڵان. کا بەختیار بەوەی کە بەڕێستان قایمقامی دەربەندیخانن، تا چەندێک هەماهەنگیتان هەیە لەگەڵ هاوڵاتیانی دەربەندیخان، بە تایبەتی ئەوانەی کە لە ڕووی داراییەوە زۆرۆفیان باش نییە یاخود بەر هۆکارێک بێت چوونەتە چوارچێوەی ژوورێکە هەست دەکەن بەوەی ئیتر وەکو هاوشەوەی ئەم ماڵە بەوەی کە لەلایەکەوە منداڵەکانی باری تەندروستیان ناجێگیرە، بەوەی کە خۆشی باری تەندروستی ناجێگیرە و لە هەمان کادا دەبێت کارێک بکەن بۆ ئەوەی سەری مانگ ئەو پاری کە دەستیان دەکەوێت بیدەنە خاوەن ماڵەکان. بەڵێ ئێمە بەڕاستی خەڵکی دەربەنی خانەوە من ماوەی تقریباً 8 مانگەکە لێرە ئەوەندەی تێبینیم کردووە، خەڵکی خێرخوازی زۆر تایە، ئەو خەڵک دەستگیرۆیی نەبوونەدارەکانەکەن و ڕێکخراوی هیوای هەژارانیش ئەرچێکی باشە بینێ بۆ کۆکردنەوەی کۆمەک بۆ خێرخوازانە. من بۆی هەر لێرەشەوە داوا لە
سەرمایەدارەکانی نەوشاری دەربەندی خان و ئەوانەی کە کارەکەن لێرە و ئەوانەی کە دەسەڵاتی مادیان باشە درامەتیان باشە هاوکاری جۆرێک لەو خێزانانە بکەن کە لە دەزەومە ئاساتە خراپە ڕزگاریان بێ کە ئێساتی کەوتون و ژمارە ئەمانە کەمن بەڵام لە ڕاستیە زۆر بە سەختی ژیانەکەن هیوادارین کەمێک لە ئازار و ئەشکەنجەکانی خراپی ژیانی ئەمانە کەمکەنەوە و ئێمە ژەوەی پێمان بکرێت لە ڕێگای شخصی خۆمانەوە پەیوەندی بەو لایەنانەوەکەین کە دەستی خێرخوازی بە هەوڵاتیانی لەم جۆرانە درێژەکە. بەڕێستان لەو پێشتریش قایمقامی سلێمانی بوون کەواتەوە زیاتر لە ناو خەڵکان زیاتر ئەم جۆرە کێشانە ئەتوانن چارەسەریکەن ئەتوانن هەماهەنگی بکەن لەگەڵیانە کاتێکە گوێبیستی چیرۆکی ئەم خاتونە دەبیت بەوەی کە هەشت سەرخێزان بێت و بەڵام لامان کاتا شەشیان نەخۆش بێت هەست بەچی دەکەی لە ناخەوە پێ دوایە کێبەرپرسیارە لە ئاست ئەم لە ئەسڵا لە ڕاستیا بە حکوومەت ئەرکی بەرپرسیارەتی ئەم کارانە هەڵگرێ بەڕاستی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیش سەردەمانێک کە ئیمکانیەتی حکوومەت باش بوو و استقراری مادی هەبوو جۆرێک لە حەوانەوەی ئەمانە هەبوو جۆرێک لە دەستگیرۆی ڕسمیان هەبوو نەک ئەوەی داوا لە خێرخوازی لە هاوڵاتیانی خاوەن دەرامەت بکەی هاوکاریان بکە و تەنانەت ئێستا بەداخەوە ئەو پیرە بە ساڵاتچوانەی کە کەس نییە بە خێویان کە خێزانەکانی نامەدەنین بە خێویان کە ئەوانش بە کۆمەکی خەڵکی خێرخوازە چەند بەڕێوە لە سلێمانی یا و مناڵ و کەسانی کە کەس نییە بەهۆی هەر حاڵەتێکە بدایک و باوکیان لەدەستداوە ئەبێ خەڵک بیانگرێتە خۆی ینی ڕێعایی ئیجتیماعی چاودێری کۆمەڵایەتی نییە وەکو جاران قاعیان بۆ دابینگا و خواردن و پێویستیەکانیان و خوێندنیان بۆ بکە بەڕاستی لە ئەسڵا ئەمە ئەرکی حکوومەتە ئەو ئەرکانە بگرێتە ئەستۆ بۆ چارەسەرکردنی هەم کێشەی نەخۆشیەکان و هەم نەبوونی نەداراییەکان و هەم ڕزگارکردنیان لەدەست کۆمەڵی حاڵەتی کرێچێتی و کۆمەڵی حاڵەتی ترکە بارگرانی ئەسەر ڕای نەخۆشیەکە کری مانگانەش بی بەڵام لە ڕاستیەکە کە ئەو حاڵەتە غایبە ئێستان نییە دەبێ مەداوا لە خەڵکی خێرخواز و کە خاوەن دەسەڵاتی مادی بکەین هاوکاری خەڵکی لەم جۆرە خێزانە بەڵێ بەخشان خان دەمەوێت باسیەوەم بۆ بکەیەکێ لە منداڵەکانت نەخۆشی دڵی هەیە کێشەکەی ئەو منداڵە لە ئێستادا لە چیدایە و لێرەدا قایمقامی دەربەندی خان لێرەیە ڕەنگە بتوانێت لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و یاخود ئەم پەیامێک بگەێنێ بۆ وەزارەت تەندروستی بۆی نەبوونیەکەتان کار نەکاتە سەر ئەوەی کە ببێتە هۆی لە دەزیانی جەرگەکەت ئەگەر بکرێ باسی نەخۆشی ئەو منداڵەتمان بۆ بکەیت وڵای ئەم منداڵم دڵی کونا سەمامی نییە نەخۆشیەکەی مەترسیە ئەوە هەموو فحساتەکانەوە تێ چل شۆی بەدانا دکتۆر منشدا لە خێرخوازانەکەم وها نامە بێن وڵی زۆر ناڕەحەتەوتی دڵی ئاوساوە لای ڕاستی لەم ماوە 5 جار سەرمایهداران یارمەتیاندام ڕێکخراوەکان یارمەتیاندام بۆ سلێمانی بردوومە ئەشیایان گرتووە ئیکۆیان کردووە هەموو شتێکیان بۆ کردوتیانە دڵی ئاوساوە جیانی لە مەترسیە داوا لە خێرخوازانەکەم و بێنەهانام واتە چل ڕۆژی بۆچی شتێک داناوە بە پێی کەوتێتی دڵی ئاوسا و ژیانی لە مەترسیایی کاک بەختیار بۆ ئەمە چی دەکرێت کە منداڵێکی کچێکی گەنج بەوەی کە دڵی ئاوسا بێت و دکتۆر بەدایکی وتبێت تەنها چل شەوکاتتان هەیە وەکو قایمقامە توانی چۆن چارەسەریان بابەتە بکەن وەڵی چارەسەر لای ئێمە نیە لای سەحەیە بەڵام ئێمە ئەوەندەی پەیوەندی بە ئێمەوە هەیە ئێمە تەداخولەکەین بۆی بزانین چی بکرێ ئەو مناڵە لەدەست خوانەخواستە مەرگ ڕزگار بکرێ ئێمە پەیوەندیان پێواکەین بزانین حاڵەتەکەی چیە و تێچوونەکەی چییە و چێ توانێت ئەو ئەرچی عملیاتکردن یا پیانوتون کە عملیاتی کرێناجێ هەبێ بۆچی نیان کردووە ئەخی خۆمان نەمان بووە لە ڕاستی ینی لە خەسخانەی حکومی بۆیان نەکردون بۆیان نەچونەوە حکومی چوومەتە عایدەکان حکومی نەما ینی بەپارەیە هەموو ئێمە توانین نەوەڵات تێچۆکیانەوەتە بەزوو تیژانی لە مەترسیایە ینی ئێوە بێ ئەوە ساخکەنەوە کە بزانین چەندی تێچێ ئەگەر کرێ لە ئالی بکرێ یا بزانین ئەگەر شتی لە بابەتانە هەبێ لە حکومی محاولێکی بۆ بکەین ئەرێک نەکەوێتە سەر ئێوە لە خزخانە حکومیەکان بکرێ ئێوە بێ ئەرچی تێچوونەکەیمان پێ بڵێن بزانین چەندی تێچێ بۆی محاولێ بکەین خوانە خواستم کەسە ژانی ڕزگارکەین
خات باشان باسی ئەوم بۆ بکە تا چەند منداڵەکانت لە نەبوونیەکەی ئێوە تێگەشتون تا چەندێک بەوەی کە هەستەکەن بەوەی کە ئەرکێکی قورستر کەوتۆتە سەر دایک و باوکیان چۆن ئەم هەژاریەتان بۆتە هۆکارێ بۆەوەی کە لەگەڵ منداڵەکانی خۆتان لەسەرم بابەتە گفتوگۆ بکەن ئایا خواستی ئەوان هێندە زۆرەکە هەندێک جار نەتوانانی وەکو دایکێک داواکاریەکانیشان بەجێ بگەێنیت بەڵێ خواستی ئەوان مەسەلەن داوای شتێکەکە ناتوانم داوای جلوبەرێکە توانام نییە داوای دەرچوونێکەکە بۆ ئەم لاولایە ناتوانم دایکە ڕەفیقەکەی من ئەوەی هەیە دایگەیان ئیتر نیشە دایگیان خوا گەورە ئینشاڵڵا خوا ئەیداتەوە خوا گەورە ئینشاڵڵا ئەوەم کە ئۆتیزمی قەنەعەتی نییە جاری وا بۆ یعنی ماڵی وێران کرد داوای شتێکی لە پێم نەبوو بیدەم چۆ دەست دەرۆز سەیری پاسکی یا یاری مناڵێکی کردە لە ماڵەوە فەیزێکی ناوتەوە تێتی ئەڵڵا من ئەوەم ئەوێت یعنی قەنەعەت ناکە ئەوە عەقڵی خۆیەتی مناڵەکانی چم ئەوەی دێکی من لە زانکۆ دەرچوو لەبەر بێت نەبوونی دانێتشم لە ئامادەی بەخۆ ئەیژەر لەبەر نەبوونی خەڵکی دەربەندیخان تا چەند هاوکاریتان ئەکەن بۆی کە لە ژیان و گوزەرانی ئێوە ئاشنانی ئەوانی کە تێئەگەن ئەوان چۆن هاوکاری ئێوە دەکەن وڵای هاوکاری خواردن شتیان کردووە هاوکاری مەسەرەن پارێ شتێ بێ نردویانە بەس بە پێی پێویست نە کە بتوانم کرێخانیشی پێدا بینکە بەزیتر سپاسی هەموو شانەکەم یارمەتیان داوم ئەرەوە کرێخانەکەی تۆ هەموو مانگێک دەبێت بڕی چەند بدەن بە ئاو کارەباوە وڵای ئاو کارەبایسە ئاو کارەبا کە قزارم ئاو قەرزارم 2 ساڵە تام لێرانە ئاو نەکارەبا وڵای 500,000 بۆ هاتووە کارەبا کرێخانە 5 مانگیشم بەلاوی خاون ماڵەکە تێدا بۆی کەنیتانە زەختان لێ ناکەن پیاوی چاکن زۆر مەمنونیشان ئەم لێرە ئەرە وڵاتیەکە کا بەختیار چیت هەیە بۆ بەخشانخان کاتێکە لەگەڵ ئەوەی کە ڕۆژانە دەبینێت ئەم هەموو منداڵە نەخۆشەی هەیە و نازانێت چۆن چارەسەری بکە لە کاتێکیشدا ئەوەی کە بێ ئەم دەستی بۆ بەرێ پارەیە کە نییە ئەم دەبێت جارێکتر لە ناخی خۆیان بەسبی لەوە بکاتەوە چۆن ئەم کێشانە چارەسەرکە لە هەمان کادا نزیکی 5 مانگ کرێخانووی نەدابێ و پاری کارەبا قەرزار بێ تاکەی لە وڵاتێکی وەکو کوردستان وەکو عێراق تاکەی هاوشێوەی ئەم جۆرە کەسانە لە وڵاتی ئێمەدا ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیاتر بچێت ئەوە پەیوەندی بەڕاستی بە جۆری حکومەکەمانەوە هەیە ئەوە بەداخەوە ئەبووانە بێت بەڵام لە ڕاستیە ئێستا وایە خەڵک بەرەو نەدارترە چێ بەرەو فەقیری و هەژاری زیاترە چێ بەڵام وەکو سەرەتاش باسمان کردەوەی کە ئێستا پێویستە ئێمە بۆی بکەین هەرەوەیە لە ڕووی ئەوی پەیوەندیانی کە هەمانە بتوانین لە ڕێگای خەڵکی خێرخواز و لە ڕێگای خەڵکی بە دەرامەتەوە بتوانین هاوکاریشان بۆ کۆکەینەوە شتێک لە ژیانیان بگۆڕین ئەگەر پێمان بکرێت. بەڵێ دەستخۆش. پەخشانخانەگە لە کۆتایی شتێک هەبێ بتەوێت لێرەوە پەیامێکت هەبێ بتێ ڕێ بگەێنیت. وڵای مەست پەیام ئەوەیە ئینشاڵڵا ئەو کچەم عیلاج بکرێت ماڵانی وڵای مناڵەکان هەموو ماڵانی سلێمانیان ئەوەی کە مێشکی ئۆتیزمی هەیە ئەوەیانم کە چاوی ئەوەیە ئەو کچێکی ترمە هەرکەم بۆ چاوی هەموویان باسی ئەوم بۆ بکە بۆ ئەوەی ئەو خەڵکی کە ئێستا ئێمە دەبینێەوە لە ڕێگەی کاربەختیاری شەو بۆی بتوانن تێبگەن لەوەی کە تۆ چارەسەری مناڵەکانت چی و چیە کە لە ئێستادا چارەسەر ئەکرێت کە ئەکرێ خەڵک هاوکاریتان بکە باسی نەخۆشیەکە بکە بۆ ئەوی ڕوونتریش بێ لە لای بینەران من داوا لە خەرخوازانەکەم ئەوەی ئەو کچم کە عەمەلیاتی پێویستە ئەوەیانە پێویستیشم و ئەوەیە کە خانوویەکەم بۆ دابین کە لەبەر هەر 6 مانگجارێ لە کۆڵانەکە لەبەر ئەوەی کە کرێخانم لەبەوە کابرا جوابی کردو وتێتی کرێو نییە هاتوویتر لەبەر داوایانی ئەەکەم هەر پێنجیان نەخۆشن چاویان دوانیان چاویان ئەویان ماگانە سەردانی دکتۆری ئەوەی کە ئۆتیزمی هەیە عیلاجی ئەوێ عیلاجی ئەو خۆمە عەمەلیاتم ئەوێ زراوم بەردیتە هەم ڕەبۆیشم هەیە ماگانە سەردانی دکتۆرمەی و ئیتر داوایان ئەەکەم یارمەتی بدەن لە ڕێکخراوەکان لە سەرمایداران ڕزگارم کەن لەم نەهامەتیە. کابەختە لە کۆتاییدا تۆ ئەگەر شتێکت هەبێ یاخود بتەوێت ئەو داواکاریانی کە خات و بەخشان هەیەی بتەوێت تۆ لەسەرەوانە قسەیەکت هەبێت. مەقسەکان هەرەوەیە هەملانی پەیوەندیداری حکومی خۆمان پەیوەندیمان پێیانەوە هەیە هەوڵیان بۆ دین مناڵم سەرکەوتووە بینچکان دەجار سەرکەوتوو نابی بەڵام بە دڵنیایی ئێمە لەگەڵ خەڵکی خێرخوازی دەربەنی خانە قساکەی نۆتوانین هەندێک شتێک
بەڵێ لە کۆتاییدا گەشتێکی شتە بێ بۆ بەرنامەکە خۆت سواسی بەرنامەکەکەم و سواسی ڕێکخراوی هیوای هەژارانی شەکەم کە بە بەردەوامی هەژارەکان بەسەرەکەنەوە زۆر جاریش جۆرێک لە پێداویستەکانیان بۆ دابینکردن و ئەوەیە مەژەگامان لێبێ توانیوانە خەڵکێکی لەو بابەتانە لە نەهامەتی ڕزگارکردن دەستخۆشیانێکی. بەڵێ دەستخۆش بۆ تۆ زۆر سوپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست بەرنامەی میوانی توین لە دەربەندیخان کۆتایی هات. سوپاس بۆ بەڕێز بەختیار عەبدوڕەحمان قایمقامی دەربەندیخان، سوپاس بۆ مەریوانی حاجی جەمال کە سپۆنسەری سەرەکی بەرنامەی میوانی توین. هەر شاد بن و خواتان لەگەڵ.